مامۆستایان بە دروستنی بایکۆت ناشکێنین بەردەوامن لە ئەنجامدانی چالاکی و خۆپیشاندان لەژی سیاسەتەکانی حکوومەت و پێنەدانی شایستە داراییەکانیان بۆ مەبەستەش نوێنەرانی مامۆستایانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین لا بەردەم بینای پەروەدەی ڕۆژهاوای سلێمانی خۆپیشاندانیان ئەنجامدا. پەیامی ئەمڕۆمان بەس دەبێت وەڵامدانەوەی ئەو دەنگۆیانە بوو کە بایکۆت ئەشکێ ئێمە دووپاتمان کردەوە بایکۆت ناشکێ ئەگەر بایکۆت بشکێ ئەبێ لەسەر دەستی مامۆستایانی ناڕازی بێ لە شوێنێکی تربێن ئێمە بەردەوامە بین لە بایکۆت و ناڕزایی دەرەبڕین بەرامبەر ئەو هەوڵانە زۆریش لەجێی خۆیان نییە. ئێمە داواکاریەکانمان بەڕاستی داواکاری گڕەوایە وتی خەڵکە من مافی خۆ مافی مناڵەکانم مافی هەموو فەرمانبەران دەهەیە لە کەساتی مامۆستا بەدا سووک و ڕیسوای بکە جارێکی تر دەکاتە سوالکردێکی معقول بەڕاستی هەر مامۆستاکش ئەوە قبول بە بەڕاستی مامۆستا ڕیسوایە لەلای ئێمە بە هەموو شێوەیەک ئەو پارەکۆکردنەوە مافی خۆمان نییە بەڕاستی لە چی بمان کۆکەیتەوە ئەو کاتانەی کە ئەندام و لایەنگرانتان دەرئەکرا خۆپیشاندانی مامۆستایان تا دێت فراوانتر دەبێت لا بەرامبەریشدا حکوومەت هیچ وەڵامێکی بۆ مامۆستایان پێنیە و بەنیازیشە لە ڕێگەی فشاری حیزبی و بەدەستهێنانی هاوکاری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و سەرمایەدارە ناوخۆییەکان بایکۆت بە مامۆستایان بشکێنێت هاوکات مامۆستایانیش تەرجەم ئەو هەوڵانە ڕەت دەکەنەوە و باشکاندنیش کۆی مامۆستایانی دەزانن. ئەمساڵی دەڤەری سلێمانی و ڕاپەڕین و گەرمیانی خۆڕاگرا و توێتی ئێمە بە یەک چاو سەیری هەرێمی کوردستانەکەین یانەوە تا هەموو خوێندنی هەرێمی کوردستان ئەوانەیەک لەسەر جاداڵین کە بە مناڵی پێشمەرگە چاوگەشەکانەڵین کە ئێمە داکۆکی لە گەندەڵیەکەین داکۆکی لە مافی ئەوانەکەین داواکەین ژیان و گوزەرانی پێشمەرگە چاک بێ ئەوانە نەیانەوێ ئەم پرۆسەیە پەکیکەوێ ئەگینا مامۆستا ئامادەیە هەر کاتێک مافەکانی وەرگیرا بچێتەوە ناو هۆڵەکانی خوێندن و دەرس بە مناڵی ڕەشوڕوتی ئەم وڵاتە بڵێتەوە. مامۆستا پەروەردەبەخشە ئەوە کۆمەلگای و ئەوە دەسەڵاتە کە ئەبێ سواڵی پەروەردە بکات لە مامۆستا نەک پەروەردە سوال بکات. لە ئێستادا وەزیری پەروەردە جەخت لە دەستپێکردنەوەی دەوام و شکاندنی بایکۆتی مامۆستایان دەکاتەوە و لە ماوەی ڕابردووشدا پشتیوان سادق وەزیری پەروەردە ڕایگەاند بوو بە هەر شێوەیەک بێت پرۆسەی خوێندن دەبێت دەست پێ بکاتەوە و لە ئەگەری بەردەوامی بایکۆتیش هەڕەشە هێژمانەکردنی ئەمساڵی خوێندن دەکات هاوکات مامۆستایانی دڵنیایی دەدەن حکوومەت و دەڵێن هەتا شایستە داراییەکانیان پێ نەدرێت بایکۆت ناشکێنن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.